دایکیانکردن مازاکەی؟ قەت دڵی داکتان مەشێن هەتا دەتوانن یارمەتی داکتاندان بە هەموو شێوەیەکی. زۆرم خۆشەوی وەبزان دەمرم دایک هەموو شتەکە. چ جاران نەگوتێ دایکە خۆ حەشتەتکە؟ چکەمە هیچ هەستێک نەبووە. طبعا بەبێ دایک ژیان بوونی نییە. لەدەستداین دایک ترسێکی زۆر گەورەیە لە بۆ هەموو کەسەکی. والله ڕۆحی خۆمی دەدەم. دایکم هێندە میهرەبانە هەموو بەیانیان لەگەڵ گوڵی ئینجانەکاندا گوڵی فەرشەکە شاوەدا. سڵاوتان لە ببینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا، هیوادارم لە هەر جێیەکن باش و تەندروست باش بن. ئێمە وتمان جیاوازین و جیاوازتر دروستەکەین. بۆ ئەم جارەش بەرنامەیەکی تەواو و جیاوازمان بۆ ئامادەکردوون کە باس لە دایکەکەین. ئەچینە لای هاوڵاتیان و بزانین دایک چییە بۆ ئەوان. لەگەڵمانە بن بزانین هاوڵاتیان چیەڵێ. سڵاو لێبێ. سڵاو لە تۆش خاتون بەخێر. چی هەیە بۆ دایک؟ وەڵاهی دایک وشەیەکی زۆر گەورەیە. زۆر کەس ناتوانێ وەسفی ئەو وشەیە بکات. دایکم هەموو شتێکمان من. قەت ڕۆژە لە ڕۆژان بیرە لەوە کردوتەوە کە دایکە لە ژیانە نەمێنێ؟ حەز ناکەم بیریشی لێ بکەمەوە. حەز ناکەم. چونکە شتێکی زۆر ناخۆشە. من وەکو خۆم لەگەڵ دایکما زۆر هاوڕێم. زۆر گاڵتەمان هەیە بێک وەکو هاوڕێکی نزیکم وایە لە ماڵەوە یعنی سەبری من ئەوە. دوور بێخوایی گیان مەرگی من پێش مەرگی ئەوکەوی ئینشاءڵڵا. چی ئامۆژگارێکی دایکە هەرگیز لە بیری ناکەیتەوە ئامۆژگارە دایم لە مێشکرا؟ من هەر ڕۆژێ لە ماڵەوە ئێمە دەرەوە لە ماڵەوە ئەچمەوە ماڵەوە ئامۆژگارێکی تازە لە دایکمەوە فێرم هەم ڕۆژێ ئامۆژگاری مەکە. بەس ئامۆژگاریە کە زۆر لای من زەخە ئەڵێ کچم ئاگاو لە خۆ بێ لەگەڵ زۆر کەسە تێکەڵ مەکە باوەڕ بە هەموو کەس مەکە ئیتر لەم شتانە کە ئاگام لە خۆم بێ زیاتر. دایک و باوک هەردووکیان وەکو یەک گرنگن بۆ ژیانی مرۆڤ. بۆچی مرۆڤ ئەوەندە پێیوەستە بە دایک ئەوەندە دایکی خۆشترە؟ تۆ ئەزانی چۆنە کە تۆ لە ناو سکی دایکدای وەکو بڕبڕی پشت بە دایکتەوە نووساوی تۆ. یعنی ئەو هەستە و هەیە کە لە دایکە بێهان لەگەڵ دایک تا زیاتر هاوڕێیت و لەگەڵ کاتەکان زیاتر لەگەڵ دایکایە. زۆر جار کچیش هەیە لەگەڵ باوکیا زۆر ڕەفیقە من لەگەڵ هەردووکیانە ڕەفیقم ڕاستی. قەت ڕۆژە لە ڕۆژان دایکتە ئازاریاوە شتێکە بەرامبەر کرد بێ لە دڵ دەرنەچێت؟ واللهی ئەزانی چۆنە هەنێک کات کە بۆ نمونە من حەدم نییە تەمان لێ تووڕۆم هەنێک قساکەڵم دەدایە دەبەسەیان ئەوانە بەس دوای یەکسەر چمە بۆ لەم دایکیان داوای لێبورد نەکەم یەکسەر دەستی ماچەکەم دوایەوە. ئەتوانیت تەلەفۆنکەی بۆ دایک و پێی بڵێ گردنم ئازاکەی داوای گردن ئازای لێ پێی بڵێ خۆشمەوەی؟ نا من هەموو کاتێ شتێ بکەم سەڵم دایکیان گردن مازاکە. جا ئێستش لای ئێوە تەلەفۆنی بۆ بکەم. دایە؟ دایە چۆنی؟ دایە ئەمەوێ داوای شتێکی لێ بکەم. دایە؟ دایکیانکردن مازاکەی؟ بەڵێ بەڵێ. یعنی تەواو ئازاکراوە گردنم. دە باشە ویستیشم پێ و بڵێم زۆریشم خۆشەوی باشە؟ دەی دەستیشم ماچەکەم. سپاس دەکەم. دەیڵە دایکیان. دەیڵە دایکیان. دەی کافیس. ئەوش پێشکەش بێ زۆر سپاس. ئامۆژگارەکانی دایکم هەمیشام گەیەنێتە سەرکەوتن وەکو ئەوەی کە هەمیشاڵ ئاگەو لە خۆ بێ ئاگاو لە برادەرە بێ ئاگاو لە چواردەورەکانە بێ. زۆر ئامۆژگاری دایک لەبیر ناکرێت. دایکت چێگەیانێ بۆ تۆ؟ دایک خۆی هەر دایک لە خۆی وشەیەکی زۆر گەورەیە. کاتێکاڵم باش لە بن پێی دایکە من تەنها ئەمێ دڵی دایکم ڕازیکەم. چی شتێک تۆ ئازارەیە کە بەرامبەر دایکی کردبێت و قەت لە خۆ خۆش نەبی بڵێ من بۆ ئەم کرد بەرامبەر دایک؟ هیچ شتێ نییە کە ئازاربا لەبەرەوەی من بەو جۆرە پەروەردەکراوم کە ئازاری هیچ کەسێنێ من جا چجا بووکە بە دایک هیچ شتێ نییە کە بتوانم لی پەشیمان بم ئەوەنی ئەتوانم دڵی ڕازیکەم. تۆ جا دایکە لە ژیانەماوە چی شتێکەیە کە بتەوێ بۆی بکەی هێشتا بۆت نەکردو؟ ئەمەوێ ببینێ کە سەرکەوتوم سەر بکەوم سەرکەوتنەکەی ببینێ بەرهەمەکەی ببینێ کە بە چ شێوەیە منی پەروەردە کرد و سەرکەوتوو بووم. باشە دایک و باوکە هەردووکیان زۆر گرنگن بۆ ژیانی مرۆڤ. بۆچی ئێمە زیاتر هۆگری دایکمان و دایکمان بلامان مقدس و زۆرمان خۆشەیە؟ دایک ئەو شتێک هەیە دایم کە
ئەڵی کوا دایکم هەر شتێکە پرسی لە دایکە پرسی کا فلانشن کە باوکشی بینێڵی کوا دایکم هەموو جارێ بەڵام باوکیش بە هەمان شێوە زۆر گەورە و پیرۆزە بەڕاستی هەردووکیان یعنی شێوازێکن کە قەدری ئەبێ بگرین ئەوەی لە ژیانە بن. ئەتوانیت تەلەفۆنکەی بۆ دایک و پێی بڵێ خۆشمەوەی؟ ئەکێت جاگەر ئێستا ناوی دایکە بەچی سیف کردو؟ مام لەگەڵ بڵێگە. هەلو دایکە الو چۆنی؟ هذا وەزع خۆش بی چێگەی؟ والله وانا نحكم دایکە شتێکە پێ بڵێم شتێکە پێ بڵێم زۆرم خۆشەوی بە ساقە بووم هیچ شتێکەیە کرد بێتم قەت لە بیرە نەچێ گرد مازاکەی كتشي بالساقة بم أجو روحي من هنا بتشكر قوربانە من الله قلتني أزايا دایمانە قربانة مدى والله إيه دەی باشە شوفوا وجهي ئۆڵا هەروە بستم پێ بڵێم كتشي بالساقة بم قوربانە بم ده باشە وا تاوم تۆزێکتر بالساقة بم روحي قوربانە من الجد بەرنامەکەی ئەمڕۆم تایبەتە بە دایک ئەمە بزانم دایک چێگەێنە لای تۆ. دایک زۆر واتای هەیە لە ژیان بە تایبەتی دایک واتای ژیانە بەخۆی لەدەستداین دایک ترسەکی زۆر گەورەیە لە بۆ هەموو کەسەشی. بیرە لەوە کردو تۆ ڕۆژە لە ڕۆژان دایکت لە دەستبەی چی ڕۆیە؟ بە فکرکردنەوە بەڵێ فکر لێ دەکەی و بەس حەز ناکەی قەت ڕۆژێک لە ڕۆژان ئەوشتە ڕوو بدات. چی شتێکی دایکە هەیە سامای لە بیری ناکەی؟ یعنی وەفاداریەکە لە بۆ منداڵەکانی هاش کە شەوان لە دیار منداڵەکاندا دەنیشی بزانی ئەم منداڵە نەخۆشن یان نەخۆش نین. باشە ئەتوانم بپرسم بزانم بۆچی مناڵ زیاتر هۆگری دایکێتی دایکی خۆشترە وەک لە باوکی؟ لە بەرەوەی تەبان زیاتر لەگەر دایک هەڵسکەوت دەکاتن زیاتر لەگەر دایک هەردەستیدا دەنیشی لەبەر هەردێک. ژیانی من یعنی ژیانی داکم بەڵام بەداخەوە داکم نەما. ئەگەر دایکە لە ژیانە بمایە شتێک بێ لە قوڵایی دڵتۆ پێی بڵێ چی پێڵێ؟ جەرگم هەموو ژیانم هەموو دنیام. باشە شتێک هەیە لە ژیانی خۆتا بۆ دایکرد نەکرد بە پەشیمانی گەر کات بگەڕێتەوە بۆی بکەی؟ الحەمدولله هەتا ئەو کاتەی وەفاتیشی کرد هیچم لە بەردری نمایە الحەمدولله هەموو شتێکم لۆ کردێ بەس زیاتر غەمی منی وەرگرتی ئەو. ژیان بە بێبوونی دایک واتای چیە؟ هیچ مانایەکی نادە ژیان بەبێ دایک هیچ مانایەک نادە بەڕاستی. ئەو تەمانەی خۆمەوە ئێستا هەز دەکەم حەزم لە دایکم لە لامبایە لە گەریباما قسەم لۆ کردبیان داکم نەک داک بوو هاوڕێی ژیانم بوو. چی کەلێنێکی لە ژیانی تۆیا دروستکردنەبوونی دایکە؟ زۆر هاوڕێتی برادراتی داکاتی یعنی هیچ یعنی هەز دەکەم پشتم شکا بەداکم بەڕاستی بابیش عەزیزە بەس ناگاتە داکەکەی. چی شتێ بۆ کەساناڵی کە لە ژیانیانە دایکیان ماوە چیان پێڵێ؟ دەڵێم قەت دڵی داکتان مەشێن هەتا دەتوانن یارمەتی داکتاندان بە هەموو شێوەیەکی بە هەموو ژیانتانەوە یارمەتی دەن دوایە پەشیمانی قەت داد نادا. خودی نبونا دایکی یعنی وکی بیژن دی گپێکی جیانەتە دا چێکەت کو تو چ جارە نەشی وێ گەپێ پڕڤەکەی بە هیچ کەسێکی چونکە نەبوونا هەندێک تشتا ژیانێدا شەیدی تاویزکەوە بەس نەبوونا دایکی چ جارە. چی نەسیحەتێکی دایکەتە هەیە هەتا مرنێ توش بیر نەکەی؟ چ جا خیانەتی کەسێ بەرامبەر نەکە. مثلا بێژم ماڵی حەلام نەخۆ. ئەوە هەمیشە نەسیحەتی دایکامان بووینە بۆ من ماڵی حەلام نەخۆ دەستی ناموسا کەس نەدە ئەوەیەکێک وڵات تشتا کەم فێر کردین هەتا نوکەژی هەم ساچ. چەند حەش دایکە خۆت کەی؟ من دۆ پیرە خۆیان هەیە. من دۆ پیرە هەیە بەلێ دۆ پیرە خۆ هەمە دنیای نادا. نوکەت تو تشەی تەلەفۆنی بۆ دایکە خۆ بکەی بێژی دادە هەشتاتکە؟ نه نەشم چکە من دایک نینە. شتێک بوو نەمایە. شێ بێژم مر.
دایکات نابژانێت تێدا نمایەیان مریە بله ناوجان سپاس نه چه مشکلی نینن چ شتێک هەیە لە ژیانی بێژی خۆزی من ئەف شتە بۆ دایکە خۆ کردبە ئەگەر دایکاتە بهەیە جارێکەدی ئەف شتە بۆی بکەیت حتى كم من يوالي كلي سالوي بلند بيمن شجر الشولك غلط منك كده بيجي زي باشيمانو كم كراكي هو هابي ئەگەر دایکات جارێکەدی بهێت ژیانێ چ شتێک هەیە تو بۆی بکەی و تو نەکریە و تو بکەی بجمي حاجتك چ جاران نەگوتێ دایکە خۆ حەشتەتکە نخ چكم هيك هستك نبويا دبين جالك جرا تيني جيشتنا دايكو بابا ليك فاصلك دي چه کردن کو بچیک تنه ببینید لو حالت که بچیکی کچکاتی که پیوستی بدای که با باید گل بن نبن حالت دیالی که مروفک چه بیتن دلیوی بر بید اما لیره دمینیتن سوای که مثلا کسی که خوب بگینتین لیوی آیا تو ده کسی که خراب بیانه باش بید بس همیشه حاول دبو من صحت وان کسانه بدای که باب نه همیشه شولا کباب کن نبیجن ما بدای که باب مزن بون ها هویا نه ظلامك ليش بيان كشكا كوا باش ليش بيتن كوبيتن نمونه بو او بيچكت دايك باوش چ شتێک هەیە دایکاتە بوتە نەکریە و تو تخازیش بۆ زارۆکە خۆ بکەیت چجاران وان ناهلم هندي هبم وان ناهلم مشكلات عائلي چند مزن بم ناهلم بيچكي من قدر مزن بيتي استي مزن ژیانەتە چاوە بووە حتا تو سازر بکەیت خدا عندك مشاكل قالك نخوشت هبوي راستي بس يعني الحمد لله شكر شجا بشر خدا البير نكردن چون خودت تشتكل تناس تني تگه هزار باشته ندادت سلااو لەبێ سات ساوان چی هەیە بۆ دایکت والله روحي خوم ددمه انا بخوي ئەگەر دایک نەبێ لە ژیانتا چی شتێک ڕۆیە والله اگا دايك نيه لجان جان نيه انا والله قەت بیری لەوە کردوتۆ دایکە لە ژیانە نەمێنێ والله جار بزار بير دكم ودا قريم انا والله ئەتوانین تەلەفۆنکەی بۆ دایکە پێی بڵێ خۆشمەوەی طاوة استل تلفون اشتغل دكم الو الو ماما فاني كلش احبش حبيبتي ماما دي الله حبيبي پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ بەهەش لە ژێر پێی دایکانە حتمما من ڕێز و احترامەشی زۆرم لە بۆ دایکی خۆشەویستم هەیە لێرەوە چای ماز دەکەم دەستی ماز دەکەم عەزیزی منە دایک و باوک وەکو یەک گرنگن بۆ ژیانی مرۆڤ بۆچی مرۆڤ ئەوەندە پێیوەستە بە دایکە ئەوەندە دایکی خۆشە بەبێ دایکی ناتوانێت چکە دایک هەر دایکە زیاتر لەگەڵ منداڵی خۆیتی باوکەکە هەر لە سبەینەکە تا ئێوارەکەی لە ئیش و لە کەسابەتە بەڵام دایکەکەی زیاتر نازی منداڵەکانی هەڵدەگرێ قەت بیری لەوە کردوتۆ ڕۆژە لە ڕۆژان دایکە لە دەست بێ ئارێ وەڵڵا طبعا ناخۆشە هەستێکی ناخۆشە طبعا ئەوە بێدایک ژیان ئەسڵەن تامی نییە تووشی زۆر شکستیش دەبی ناخۆشی توش زۆر توش دەبی زۆر بڵندی و لێژی دروست دەبی لە ژیان بەبێ دایک بە دوای نەبوونی دایک کێ جێگەی دایکەگرێتەوە وەڵڵاهی کەس زای تەلەفۆن بۆ دایکەکەی پێ بڵێ خۆشمەوەی ناوەڵڵا شەرمی لێ دەکەم ئارێ وەڵڵا لێرەوە دەستی ماز دەکەم هیوادارمەوە ڤیدیۆ ببینێ والله دایک وەکو دەرێ مەسەلمان هەیە قوتابخانە دایکە و لە هەموو ژیان يعني یەکێکە ئەگە بابی بردیە يعني قیچەک زۆر زەحمەت نییە يعني اعتیادی بەس ئەگە دایکی وەزعەکەیان زۆر خراپ دەبی چونکە دایکەکە هەموو شتێکە ژیانە ئەتوانی تەلەفۆن بکەی بۆ دایکە بڵێ خۆشمەوەی شتی عادي استتلفون لك أحبك يعني ماما سلااو لەبێ سلام سرچام چی هەیە بۆ دایکت دایکم خۆشم دەوێ لەو قەناتەی پایتەخت بەڕێزن هەتوو دڵی منی قەت ڕۆژە لە ڕۆژان بیری لەو کردوتۆ دایکە لە ژیانتان نەمێنێ وەبزانم دەمرم دایک هەموو شتەکە خێمە دەزان چیە خێمەی خانی یعنی بۆ خۆی دایک چی ئامۆژگارێکی دایکت هەیە نەسیحەتێکی دایکت هەیە کە قەت لەبیرە ناچێتەوە قوتي قد مازال مدى كسك بتخواتن يعني بعربي مثلا تغدى بي قبل يتعشى بيك يعني تنا انا كيف خو بيشوي بخوي او باشون انا بخواتن بنبوني دایک چی شتێک لە ژیانی مرۆڤ گوزارێت چی شتێک ڕۆیە ئەگەر دایک لە ژیانە نەمێنێ يعني قداك المجال نميني لو انا شيط بوم
ئەتوانی تەلەفۆن بکەی بۆ دایکە پێی بڵێ خۆشمەوێ؟ مشكلة نییە. الو دەمە شتێکت پێ بڵێم خۆشم دەوێ میتو حياتم يلا قابي کەسێک گوتی زۆرێک لە بۆ نەخۆشەکانی دنیام تاقی کردەوە ئەگەر هەموو فەڕەنساش بخەیتە ناو شوشەی ئەترەوە بۆنی مێخەکەکەی دایکم نایەت دایک هێندە پیرۆزە ئێستا منیشەمەوێت پەیوەندی بکەم بە دایکمەوە و پێی بڵێم گەردنە مازاکە و خۆشمەوەی بزانم دایکم جواب مایەتەوە هیوادارم جواب باتەوە من ناوی دایکمم بە نەفەسم سەیف کردووە بزارم نەفەسم وەڵامە مایەتەوە ئەلۆ الو دایان چۆنی؟ چۆنی بە قوربانە باشی بەساقە بووم دایە گیاندا گردنی من ئازاکەی زۆریش بە قوربانە دایە ئەمە پێ بڵم خۆشمەوەی تۆ کوڕی منی خۆشەکردنی سێبەرجان مەگری دایە ژیان بە قوربانە بم زۆرم خۆشەوەی بۆ تۆ ئەژیم و چاوە ڕۆژێمرم هەوڵێم بۆی تۆ شانازیم پێ بکەیت بە قوربانە بم تۆ بە هەستی تۆ بە عەقڵی تۆ زیرەکی تۆ وریای تۆ ئاگان لە دڵی منە ئەو شیرەم پێ هەڵاڵ بێ کە پێم داوی قوربانە بم دایە ژیان دوای قساکەینەوە جارە خوا حەفیز ئەی خوافیز بە قوربانە بم خوا لەگەڵ قوربانە بم خوا لەگەڵ خوافی من دایکم زۆر خۆشەوە کە قسەی لەگەڵەکەم ناتوانم نەگریم لێرەوە پێتانەڵەم خۆشمێندایە باوە کە ئۆکاری سەرکەوتنی منن دایک زۆر پیرۆزە زۆر گرنگە لە ژیانی مرۆڤە کە نەبێت کەلەنێکی گەورە دروسە بێ ڕەزی دایکتان بگرن خۆشتان بوێن بۆ ئەوەی لە پاش مردنیان ئاخیان بۆ هەڵ نەکێشن لێرەیە کۆتایی بە بەرنامەکەم هێنم تا بەرنامێکی تر ماڵاوە